ئەمڕۆ وەکو فەرمانگەی ژینگەی سلێمانی چەند تیمێکمان لە دەوروبەری شاخی ئەزمار هەڵساین بە ڕۆکردنی گەنم چونکە لەم فەسڵا کە بەفرەبارێت گیاندارەکان باڵندەکان زیاترمیان دابەز نەخواروێنە قەرار نزیکی شارەکەن لەبەر لەسەرەوە پێداویستی وەکو خۆراکی خۆیان دەست ناکەوێت بۆ ئێمە ئەمڕۆ وەکو فەرمانگەی ژینگەی سلێمانی چەند تیمێکمان دابەش کردووە گەنممان هێناوە ویژە بێت گەنمێک بێت چەند تایبەتمەندێکی هەبێت گەنمێک بێت کە تووشی کەڕوو نەبوو بێت گەنم بێت نەخۆشی پێوە نەبێت زۆر جا دواتر بێتەوەی نەخۆشی بڵاوکردنەوەی نەخۆشی بۆ باڵندەکان لەم ڕۆژە خۆشیە حەزەکەین بە هاوڵاتیان بڵین کە لەگەڵ خۆیان نایەن بۆ بینینی بەفر هەرچی گەنم و دانەوێڵە و نان یان گۆشت زیایە هەیە لە ماڵیانە بەم شێوەی بخەنە سەر پاکەتێک یان قاپێکی پلاسیک لە ژێر دارەکانە داینێن وەکو خۆتەزانی باڵندەکان ئاژەڵەکان لە کاتی بارینی بەفرە تووشی کەم خۆراکیە بن خواردنیان بە زەحمەت دەسەکەوێ لەبەرەوە بۆ گەڕانەوەی تەوازون بۆ سروشت و وەکو کارێکی ئینسانی و مرۆڤ دۆستیش هەساوین بە دابەشکردنی ئەم دانەوێڵانە. سلام